کاریگەریەکانی کەمبارانی وشکە ساڵی تا دێت زیاتر دەردەکەوێت و لە هەمووانیش زیاتر جوتیاران زیانمەندی سەرەکی دەبن بەو پێی کە بەشێکی زۆریان زەویەکانیان لە دێم و بەراو بۆ چاندنی گەنم تەرخان کردووە. بەهۆی ڕێگری لە کاریگەری زۆری کەمبارانی دوو برا لە گوندێکی دەشتی شەمامک لە هەولێر زەویەکانیان بۆ باران و ئاودانی دەستکرد دابەش کردووە و دەڵێن جگەلەوەی کە زەویە وشکەکە بەرهەمی نابێت ئەوەیشی کە بەبیر ئاویان داوە بەرهەمێکی وای نابێت. سارەکە گەنم باش بوو بەنسبەت بارانش ساک باری و هیچ عیبی نەبوو. ئەو سارەکە باران نەباری ئەو حسابی گەنمیە. ئەوەی ئەوانە ئاو درایەوانە لێ وایە ئەوەی ئاو نەدرابیتن ئەوە دەبینی ئەوە چل دۆرما تقریبا 5 ملیۆن و نیومان لێ مەسرەف کردیا. ئەو چل دۆر ئەوە سفر هیچ طبعا زۆری وایە ئەوەی ئاویش درا ئەوەی تقریبا ئەوەش هەن ئەوەش وی حسابە خۆ مەشروع نییە بیرە بیت 100 دۆن و 50 دۆن پێ ئاو نادرێت. ئەو ساریش کە ساری پێدەرێن ئەوەی بابرێن دێمی پێدەرێن. دێمی چییە؟ ئەوەیە کە مڕۆشەی نییە ئاو نادرێت پشت بە باران دەبەستی ئەوە بەداخەوە ئەوە هەموو تووشی زەرەرێکی زۆر بووینە. بەس هەرچی ئەمەیە ئێمە لە ڕەحمی خوای مڕەشەماندانایە پێشترێ 10 مەتر دەگەیشتە ئاوێ. ئێستا ئەمە بیرمان لێدایە 75 مەتر گەیشتە ئاوێ ساری 2005 10 مەتر. ئەمە تاخما شۆڕ کردبوو 34 مەتر بوو. 34 مەتر ماشەڵای دەویست چه ئاوەکی هەبوو. دوو هەندی ئێستا ئاوی هەبوو. ئێستا 180 مەتر ماشۆڕ کردەوە نیو هەندی جارانی ئاو هەیە. پسپۆڕێک لە سیاسەتی کشتوکاڵی و کەشوهەوا دەڵێت ئەم ساڵ ئەو ناوچانەی کە بەرهەمی دانەوێڵەی مسۆگەریان هەبووە کێشەیان هەیە و زەویە دێمیەکانیش بە تەواوی فەوتاون. هاوکات باسی لە کاریگەری وشکە ساڵی بۆ لە وەرگاکان کرد. بینیمان کرد کە لەبەر ئەوەی دانینەیە بارانمان کەمتر بەس نەک بەو دەرەزەیە بەڕاستی وشکە ساڵێکی زۆر بەیزەم سەر بە تایبەتی بۆ هەولێر و دهۆک بەپرەیەک و ڕاپەرین ئینجا گەرمیان و کەرکک و هەڵەبجە و سلێمانی. هەڵەبجە و سلێمانی تۆزێ باشترە وەکو کشتوکار ئەگەنە ئەوانیش کێشەی بێبارانیان هەیە لە ئاستی ئاسایی نزمتر ئەو ساڵی. ئەو شوێنانە هەمووی منتیقەی مەزمونە ترامتار ینی عادەتەن کەم ساڵ هەیە کێشەمان هەبێ بەڵام ئەو ساڵ لەوێش کێشەمان هەیە. بۆیە ئەگەر بڵین ئێمە هەولێر بە تەواوی بەروبوومی دێمیمان فەوتاوە لە دهۆک بەروبوومی بەشەکی زۆری ناوچە دەشتەکانمان فەوتاوە مناتقی گەرمیان لەوانەیە نیوەی بفەوتێ ئەگەر باران هەبێ ئەو چەند ڕۆژەی داهاتوی ئینشاڵڵا ئەبێ ڕۆژە پێشبینی دەکەین بە هەندێک باران هەبێ و احتیمالە باش بێ نیوەی دەفەوتی بەس نیوەکەی تر مناتقی مەزمونەتر ئەمتار بابرێن بارانی مسۆگەر ئەگەر تحلیلی ئەو هەموو ئەوە بکەین لەوانەیە بڵێن لەوانەیە دەوروبەری 75 زەرەرمان بکەین لە چاوپارەکە ئینتاز مەسەدا 75 و لەوانەیە زیاتریش بێ. تەسیری زۆر کردێ تایبەتی لەسەر لە وەرگاکان بۆ مەتیقی هەولێر دەوروبەری هەولێر و بەشێکی زۆری دهۆک و تەنانەت ناوچەکانی دیکەش لەوەڕ بۆ ئاژەڵ زۆر خراپە ینی ساحب بە ئاژەڵەکان خاوەن ئاژەڵەکان مەسرەفیان لەسەر قورستر دەبێ. لە هەرێم نزیکەی 3 ملیۆن مەتر زەوی کشتوکاڵی تێدا دەکرێت و بەشێکی زۆریان بۆ چاندنی گەنم تەرخان کراوە و گۆڕانی ئاو هەوا لە جیهاندا کاریگەریەکی بەرچاوی لەسەر کەرتی کشتوکاڵ دروست کردووە چونکە بووەتە هۆی کەمبارانی و ئەمەش شێی خاک کەم دەکاتەوە و گەشەکردن دەوەستێنێت.